6 کاتژمێر وەستان لە چاوەڕوانی بۆ وەرگرتنی موچەیەکی ساڵی ڕابردوو ئەم پیر و پەکەوتانەی لە بەردەم ئەم بانکەدا کۆ کردوێتەوە. بەشێکیان لە ڕیزدا وەستاون، بەشێکشیان بەهۆی نەخۆشی و پیریەوە بە ناچاری دانیشتون. موچەی خانەنشینی وەردەگرن و لە حکومەت تووڕەن ئەوان دەڵێن نەڕێز لە ڕێشی سپیان دەگرن، نەبوو ئەو خزمەتەی کاتی خۆی بۆ بەڕێوەبردننی وڵات کردویانە. ئێستا بەو جۆرە پاداشیان دەدرێتەوە. بە 4 مانگ خەڵکی شارەکەین هەر ئەوە نییە عەرەبانەیە بگرم هیچ شێلم بفرۆشم، لەمە دوا شێلم ئەفرۆشم بۆ حیابردننی مەسئوولەکان. باوەڕکە ئەمە نەبێ پارەی زۆر بێپارین، هەر زۆر عیبە بۆ ئەوان. مەعاشەکەی من بە 6 مانگ هیچ سەرمێزێکی ئەوانە، یەک سەرمێز کە دانیشن دەمەتەقەیەکەن لەگەڵ یەکەوە خەرجیەکەن. ئەوە کەی حاڵم عالەمەیتایە، خوا حەقی ئەم تەقاعودانیان لێ بکاتەوە. خوایە من هەر بۆ خوا دوعاکەم، هەر لە خوا دوعایان لێکەم، بڵم خوا فەوتێن. یعنی وە حاڵە حکومەت دەبێ ئەوە میلەت بەخێوکە، ئاوا چاوی لە خەڵق بێ، بەخێوکردنی میلەت ئاوایە، قەت ئەوە ڕاست نییە. تا ئێستا حکومەت هیچ پلانێکی نییە بۆ باشکردنی ژیانی هاوڵاتیان و موچەخۆران. بەشێک لە موچەخۆران چاوەڕێی موچەی هات و نەهاتی بەغدان، لەولاشەوە بەشێکی تر موچەی ساڵی ڕابردوو وەردەگرن. گلەیەکانیشان لە حکومەت هەمیشە بێهودە بووە. ئەم ژنە بە ساڵات چووە کە نەخۆشی وەڕەزی کردووە، بەدەم گریانەوە دەڵێت هات بۆ موچەیەک ساڵێکە چاوەڕێی دەکات، ئەویشیان پێی نەدا. ژیانتان بۆ نییە دایکە؟ وەڵا ژیانمانی ئەوە تاتێن بۆ مەعاشی کوڕەکەمەکە کوتکوتیان کرد کە زازانێکە کوتکوتی کرد، بۆچی نامدەنی؟ بۆ پێتی نادەن هەڵێن چی؟ ێژێ نهاتووە، ێژێ نهاتووە، ئێتەش پارەی کرێکی چارەکەم نییە بە قورعان پێی بیدەمە، خێرە من لە ڕێی خواز بارەکەیدا ئەبووریەمەوە بە قوربان. نەخۆشیشی لەگەڵ؟ ئەرێ وەڵڵا نەخۆشیەک مادەتەکە ببووریەمەوە شەو ڕۆژێ بەرمناتە. تۆ هاتیتە دەرەوە موچەکەیان پێ نەدای؟ نە بەخوا هیچیان نەداومەتی. مامۆستا کام موچە؟ تۆ ئەزانی ئێمە ئەمە موچەی مانگی 2007 وەریەگرین، ساڵێک پێش ئێستا ئێمەی خانەنشین لە هەموو توێژێکی ئەم کۆمەڵە زیاتر ستەم لێکراوین، چونکە ئێمە ساڵانێکی تەمەنمان بەسەر بردووە لە خزمەتی ئەم وڵاتە لە وەزیفا. ئێستا توانامان نەماوە، هەمووی پیرە، هەمووی پەککەوتەیە، هەمووی نەخۆشە. بڕۆ سەیرکە سەیریان کە بزانە زۆربەیان زۆر نەخۆشن، ناتوان ئیشی تر بکەن. ڕەنگە فەرمانبەرانی کێکە مەعاش وەرناگرن بتوانن ئیشێکی کە بکەن، بتوانن، بەڵام ئێمە ناتوانین ئیشی کە بکەین. ئێستا هەواڵی موچە و دابەشکردنی بە جۆرێکی لێ هاتووە، هەر لەگەڵ بڵاوبوونەوەی دەنگۆی دابەشکردنی موچەخۆران لە بەردەم بانکەکاندا سەرەی بۆ دەبەستن، چونکە ئەوان دەڵێن گیرفانی بەتاڵ و کولەمەرگی وایان لێ دەکات. گوێ بە سەری سپی و نەخۆشی نەدەن، ئەگەر 10 کاتژمێریش لەسەرەدا بوەستن باکیان نییە، چونکە پێویستیان بە پارەیە. هاوڵاتیە گوتی لەبەر هیلاکی وەستان لەسەرەیە ماوەیەکی زۆر ناوی هاوڕەکەی بیرچۆیەوە و دوای وەرگرتنی موچەکەی ناوەکەی بیرکەوتەوە. هاوڵاتیەکی تریش دەڵێت تەنها پەیامی ئەویان پێ بگەێنە بۆ ئەم هەڵبژاردنە ئەوانەی ئێستا دەبێت باجەکەی بە قورسی بدەن. خەڵکەڵی نەبژار باەتە تۆبە ئەو دەسم داخەکەم بۆ ئەوان، بۆ ئەو دەنگیان بۆ نیم بۆیان وەرە نەکەم. ئەڕوو بە سۆرەکەم نەڕوا بخەم و 2 سەعاتێکە خوا حافظ بەڵام بیگەێنن خوا. ڕامیا ڕوسمان کەناڵی ئاسمانی پێیام سلێمانی.